بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. ثم أما بعد. خۆشەویستان و ئازیزان و بینەران و بیسەران لە هەر شوێنێکن، السلام عليكم ورحمة الله وبركاته. لەم زنجیرە باسەیە ئەچینە خزمەتی بابەتێکی زۆر گرنگ کە ڕووی دەممان تەنها لە خەڵکێکی موسڵمان نییە، چکە ئەم بابەتە بۆ خەڵکێکی تریش لەوانەیە زیاتر زەڕور بێ. تەنها ڕوومان لە گەورەکان نییە، چکە ئەم بابەتە منداڵ و دواتریش، پیر و گەنج و پیا و ژن و ئافرەت و دەوڵەمەند و فەقیر هەمووی پێکەوە پێویستی پێیەتی. ئەم بابەتە بابەتێکە کە مامەڵەی ژیانی ڕۆژانەمان لەگەڵیا هەیە. ئەم بابەتە بابەتێکە کە ژیانی ئینسانی پێوە بەندە، بەڵکو یەکێکە لە ڕوکنەکانی دینیش. بابەتێکی ئەوەنە گرنگ کە ئەوەنە باس کرابێ، درێژترین ئایەتی قورئانی لەسەر هاتبێ، ئیهتیمامی خوای گەورە 86 جار لە قورئانە باسی کردبێ، جگە لە ئاماژەکانی تر کە بە سەدەهایە، بە شێوازێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەجەت الوداع وەسیەتمان بۆ کە ئاگامان لێ بێ. بابەتێک ئەوەنە گرنگ بێ، ئەوەنە لە ئامێژی ژیانی ئینسانە بێ، بگرە بژێوی ژیانی ئینسانی پێوە بەند بێ. ئەبێ چی بێ؟ ئەبێ خێر بێ. ئینشاءالله بابەتەکە خێرە و ئەچینە ناو خێرەوە. کوردی ژەڵێ ئینشاءالله خێرە بێ. خێر لە زمانی کوردیە بە دوو واتە هاتووە کە ئێمە هەردووکیمان پێویستە ئالێرانەیە وەکو خۆی جێبەجێ بکەین. بابەتێکی خێریان واتە پارە، واتە قازانج، سوود. خۆشمان لە کوردەواریە ئەڵێن وەڵڵاهی ئەوم کڕیوە بۆ خێرم کڕیوە، ئەگەر شتێ خێرکە ئەیفرۆشم، واتە سوودی لێ ببینم، کەواتە خێر بە معنای پارە هاتووە، خێریش بە معنای خێر و چاکەکردن هاتووە کە سبحان الله لە کووردە هەردووکی وەکو خۆی جێبەجێ بووە. ئاخوای گەورە کە لە قورئانە فەرمێ وإنه لحب الخير لشديد. ئینسان بۆ حەزی پارە بە هەڵپەیە، حەز و ئارەزوویەکی زۆری لەسەر هەیە. یانە فەرمێ ئین تەرەکە خەیرەن الوەصیە، هەر کاتێک پیاوێ مرد و پارەی دوای خۆی بەجێهێشت. خوای گەورە پارە بەچی ناوە بە؟ بە خێر ناوە بە. پارە بەچی ناوە بە؟ بە ڕەحمەت ناوە بە. کەواتە ئێسێم باسی چیەکەین؟ باسی بابەتێکی زۆر گەورە و گرنگەکەین لە ژیانی ئینسانی موسڵمانە. بابەتێک نییە وڵی کاکە ئێمە ئالی مزگەوتین و ئالی زوود و فەقیری و موسڵمانە بێ لە مزگەوتا ئاگای لە پارە نەبێت و مامۆستاکانە بێ بە سەرفترە و زەکات بەڕێ و بڕۆن و باخوازەکان شتێکیان بدرێتەوە ئیتر شتێک لێ کورە کاکارونگە دنیا بەجێ بێڵی ئیتر لەولایە بۆمان هەڵڕژاوە. قەت دین وا ناڵێ، قەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای نەفەرمووە. دە لە عەشەرەی مبەشەرە لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە موسڵمانە بن، هەر هەمووی سبحان الله تاجرن. ئەمە لە فەراغەوە نەهاتووە، کەواتە پارە ئەهمیەتێکی زۆری هەیە. ئەگەر نا ئەکرا موسڵمانە تازەکان تەنها خەباب و بیلال بن، بەڵام خەباب و بیلال ئەگەر کەسێ نەبێ بیان کڕێتەوە ئەبێ حەتا ماون لەژێر دەستی خاوەنەکان و سەرکردەکانیان نابن. ئەسڵەن اختیاری خۆشیان بەدەستی خۆیان نییە. ها عومەرە فەرمێ
فما أبو بكر سيدنا وأعتق سيدنا، أبو بكر قورة معنا وقورة كشمان كبلال آزادي كردوه. أما بچي أكري، أما بپارە ئەکرێ، بەغەیری پارە ئینسانات و ئەنێ ئەمانە بکە. بۆیە پارە ناودراوە چی؟ ناودراوە بە قیام. خوای گەورە فەرمێ ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما. فەرمێ پارەکانتان مەدەن بە کۆمەڵێک کە قەدری نازانن، کە نازانن چۆن بەکاری بێنن، بە کۆمەڵێک خەڵکی نەفام. کەواتە پارە بەچی ناوبراوە؟ بە قیام ناوبراوە. بۆ؟ چونکە قیامی دینی پێوەیە. ئەگەر تۆ پارە نەبێ، چۆن حەجەکەی، چۆن زەکاتەیت، چۆن سەرفەتر دەرەکەیت، چۆن مزگەوتێکەکەی تۆ نوێژی تیا بکەیت، چۆن یارمەتی هەتی و فەقیر و بێوەژن، چۆن ئەو هەموو پرۆژە گەورەیە ئیسلامیە لە حیفزی قورئان و لە حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، لە خزمەتکردن و لە بەرەو پێشوونی وڵات، هەر هەمووی بە پارە ئەکرێ. بەبێ پارە ئینسان دەسەوسانە. بۆیە پارە بە قیام ناوبراوە. یعنی چی؟ یعنی ئەو شتەیە کە ئینسان لەسەری ڕاوەستێ، وەڵام من لەسەر فەقرات و لەسەر ئێسکە پەیکەری خۆم وەستاوە. نەخێر، ئەمە لایەنە جستەیەکەیەتی، ئەی لایەنە معنەویەکەی لەسەر پارە وەستاویت. ئەگە پارە نەبێ ئەکەویت، ئەگە پارە نەبێ تەختی ئەرزە بیت، ئەگە پارە نەبی توانای هەستانە نابێ. بۆیە کورد چەند جوانی فەرمووە الله خۆزگە ئەو پیرەمێردانە زینووە بنەوە هەموو یەک لە یەک، نەک ئەم لاولا دەمیانم ماچە کرد، دەستیشانم ماچە کرد. بزانم ئەم کەلیمەی ڕاوەستاویان لە چۆوە هێناوە. وڵڵی هەتاوەکو بە دوای ئەم زنجیرەیانە چوم نەمزانی کە کورد دەڵێ خوا ڕاوەستاوەکە. الله، یعنی قەت بێ پارە نەبی، یعنی دایمە بە پێوە وەستابی. خوا ڕاوەستاوەکە یعنی standing up on the ground in the upright position، یعنی بە پێوە بۆستی لە قەڵافەتێکی بەرزە. بۆیە ئینسان چەند جوانە، چەند کلمەیەکی جوان هەڵبژێراوە کە دەقاودەق ڕاوەستاو یعنی قیام، یعنی بە پێوەستان. جا نەک هەر کورد ئەمەی کردووە، ناوی ناوە ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قيما. فەرمێ خوای گەورە بۆی کردوون بە قیمەت. خۆشمان کرد شتێ بەویانی بیکڕین بیوەژێنە قیمەتی چەنە، پایی چەنە. یعنی هەموو شتەکان لە قورئانەوە گیراوە. یعنی پارە بۆ بە بەهای هەڵسەنگاندنی شتەکان، بۆ بە قیمەتی شتەکان. واتە هەموو ژیانی ئینسانی موسڵمان بە پارەوە بەندە. جا ژیانە بژێویەکەی بێ کە پێی ئەچێ بەڕێوە، یاخود ژیانە دینیەکەی بێ کەواتە هەردوو بارەکەش وەستانی نییە. تەنانەت ناو قەبرەکەشە حسابی ماڵ و پارەکەت یەتە قەبرەکەتەوە و لە قیامەتشتا لەگەڵ تازینەوە بێتەوە. و هەتا بەهەشت و جەهەنەمیش دەرگایەک هەیە پێوتە دەرگای سەدەقات، دەرگای زەکات، دەرگای پرۆژەکان. لەو دەرگایەوە چیتە ژوورەوە. بۆیە پارە ئاگاتان لێ بێ، غەڵت لێ حاڵی نەبین. ئێمە وا تێگەیشتوین پارە ئەبێ هەر لای خەڵکێکی دەوڵەمەند و خەڵکێکی خوانە ناس و خەڵکێکی دوور لە دین بێ. نەخێر. ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم مەفهومە چۆن لە دڵی سەحابەکانە ڕاست دەکاتەوە. لە کاتێکە بانگی عەمری کوڕی عاسەکە، عەمری کوڕی عاس یەکێ بوو لە بلیمەتەکانی عەرەب، خۆی نوێنەری عەرەب بوو، وەزیری خارجی هەموو قوڕیش بوو. لە کاتێکە موسڵمانە بێ پێغەمبەری خوا بانگێکا فەرمێ خۆت بەستە و خۆت حازر کە وەرە بۆ لام. چەکەکەیە بەستێ و یە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، تازە موسڵمان بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت ئەمرە فەرمێ ئاوا بەرامبەری دانیشتم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فصعد في النظر، ئاوا سیرێکی کرد، سیرێکی کردم و چاوی داخست. فەرمی ئەی عەمر ئەمەیە بدنێرم بەسەر کردایەتی جەیشێک کە خوای گەورە دەتپارێزێ و دەست پڕەکە لە دەستکەوتی جەنگ و بە سەلامەتی ئەتێنێتەوە. وأرغب لك من المال رغبة صالحة. حەجی شەکەم پارە و لەبەردەسا بێ، پارە و هەبێ، بەڵام پارەیەکی چاک. قلت يا رسول الله ما أسلمت من أجل المال. ئەی پێغەمبەری خوا من پارەم هەبوو دەوڵەمەندیش بووم کە موسڵمان بووم، بەخوا لەبەر پارە موسڵمان نەبووم. ولكني أسلمت رغبة في الإسلام وأن أكون مع رسول الله صلى الله عليه وسلم. بەڵام موسڵمان بووم
لە خۆشەویستی ئیسلامە و لە خزمەتی پێغەمبەری خوایە بم. واتە ئەو پارەی کە من دەستمەکەوێ لەو جەنگەیە بە سەرکردایەتی منی شەبێ ئەبوو بەکر و عومەرم لە بەردەسایە، بەخوا حەزەکەم لە خزمەتی توایە بم، لێو دوور نەکەومەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: یا عەمر نعم المال الصالح للمرء الصالح. فەرمێ چاکترین پارە لای پیاوی چاک. واتە ئەگەر پاری چاک و حەڵاڵ هەبوو باشتر وایە لای پیاوی مسلمان و چاک بێ. مشکلە ئەوەیە تا ئێستا بۆچی پارە لای هەندێکمان قێزەون بووە؟ چونکە لای خەڵکی خراپ بووە، لە خراپە بەکاری هێناوە. بەڵام ئەی ئەگەر لای پیاوی چاک بوو، ئەی ئەگەر لای پیاوێ بوو دنیا و قیامەتی پێکەڕی، ئەی ئەگەر لای پیاوێ بوو زانی چۆن و لەکوێیە و کەی بەکاری ئەهێنێ، ئەمە ئەبێ بە نیعمەت بە درێژایی مێژوو سەیرکە. ئەو پیاو چاکانی کە ناویان ماوەتەوە، ئەوانن کە بەخشەندە بوون، ئەوانەی کە گەورە بوون، ئەوانەی کە زانیبیانە چۆن مامەڵە لەگەڵ پارەیە ئەکەن، هەتا ئیساکێنش خی گەورە ناویانی هەڵگرتووە، ناویانی هێشتوێتەوە. بۆیە ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە و مەفروزە هەر هەمووشمان لێی بەهرەمەند بین و بزانین لە مناڵێکەوە کە لە دوای مزگەوتەکە و نوێژەکە هەتا وەکو ئیمامی مزگەوتەکە پێویستی بەم بابەتەیە. ئەها سوفیانی ثەوری هەموو جارێ مامۆستایان بە ئێمەشەوە بە نمونە ئیهێنینەوە، نمونەی زۆر، نمونەی خواناسی، نمونەی دنیا نەویستی. جارێکیان لە بازاڕە مامەڵە ئاکات، تەڵەبەیەکی یە بۆ لای پرسیارێکی شەرعی هەیە، ئەمیش لە دوکانەکەیە کڕین و فرۆشتنەکە. تەڵەبەکار پرسیارەکات، ئەم جوابی نایەتەوە. وەڵڵاهی ئێمە بووینایە ئاوا کامێرەمانە خسە سەری بۆ سۆشال میدیا حازر، ئەها هەر ئومێدمان بە مامۆستا فڵان کەس بوو، ئەویش ئاوا دەرچوو. ئەبینیت لەبەر خاتی پارەکەی جوابی قوتابەکەی نایەتەوە. فەرمی: یا هذا اسکت فإن قلبي عند دراهمی. فەرمی بێدەنگ بە، دڵم لای پارەکەمە، پارەکە لە دڵمان نییە، بەس دڵم لایەتی، ئێستا من کڕین و فرۆشت نەکەم. بەس بە تەواو بوو. بۆیە تیجارەتێک لە بازاڕە کڕین و فرۆشتنێ کرد. جارێکیان هات پیاوێک هاو بۆ لای، وتی: یا ئەبا عەبدیلله تمسك هذه الدنانير. ئەوە ئەبوو عەبدوڵڵا تۆش خەریکی ئەم بەزمەیت، تۆش خەریکی پار و پارەکاریت، خەریکی کڕن فرۆشتنیت. ها عالمێک کە دەست دەکە سپان نەکاتەوە چەند قسەی حەق و ڕەقە، فەرمی: ئوسکوت، بێدەنگ بە، لولا هذه الدنانير لتمندل بنا الملوك. فەرمی ئەگەرم پارەیە نەبوایە مەلیکەکان پێڵاویان پێئەسڕین، یانکن بە کلێنس چۆنیان بویستایە بۆ شتێک بەکاری هێنە فڕێیانەی، یان کردین بە پەڕۆیەکی بێنوێش، پەڕۆیەکی بێقیمەت. بۆیە ئەم پیاوانە باش لە پارە تێگەیشت بوون، ئەیانویست پارەیان هەبێ بۆ ئەوەی کە لە هیچ شوێنێکەوە ئیستیغلال نەکرێت و سەربەخۆیی خۆیان هەبێ. بۆ چونکە ئینسان ئەگەر پارەی لەدەستدا، سەربەخۆیی پارەی لەدەستدا، سەربەخۆی خۆی نامێنێ. من لا يملك قوته لا يملك قراره. ئەوەی کە خواردن و بژێوی خۆی بەدەستی خۆی نەبێ، قەراری خۆشی بەدەست خۆی نییە. بۆیە بەڕێزەکانم ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە و ئەبێ نەک بەجوێی دڵ، ئەبێ بەجوێی کردار جوێی لێ بگرین. ئەمەی کە ئیساکەنە ئەوترێ لە زنجیرەکانی داهاتووە باسەکرێ، بڵین بە پشتیوانی خوای گەورە، وەکو ئیسلام ئاراستەمانەکە، وەکو پێغەمبەری خوا و سەحابەکان ئاراستەیان کردوین. چیان فەرمووە؟ ئاوا مامەڵە لەگەڵ پارەیە ئەکەین. و هەموو کەسێکیش بەبێ ئەم بابەتە ناژی و هەر کەسێکیش لێرە جووی لێ نەگرێ، لەو سەرەوە باجەکەی بە قورسی ئەدا، نایدا بە حکومەت، ئەیدا بە زەرەری خۆی. جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر مینبەرە قسە ئەکات، باسی پارە ئەکا، باسی چاکەی پارە ئەکا، لەو سەریشەوە باسی فتنەی پارە ئەکا. ئێوە سەحابەکان هاوسەنگیەکیان بۆ دروست بێ ئەم پارەیە چۆن و لە چیا و کەی بەکارەهێنن. سەحابەیەک هەستا فەرمی: یا ڕەسوول الله ئەوە یەئتی الخەیر بالشەڕ. پرسیارەکەی چەند جوانە، ئەی پێغەمبەری خوا تۆ هەر باسی پارە ئەکەی ئەڵێ خێرە، قورئانیش هەر بە پارە ئەڵێ خێر، تۆ تەسەوڕەکەی خێر شەڕی لە دوا بێ، شەڕ بە دوای خۆیان بێنێ. فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێدەنگ بوو. ئێمەش بێدەنگ بووین
وەکو ئەوەی کە تەی بەسەر سەرمانەوە بێ وەمانزانی وەحی بۆ دێ ئێمەش بێدەنگ بووین وەکو ئەوەی کە تەی بەسەر سەرمانەوە بێ. سەحابە چەند بەئەدەب بووە لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. نەجوڵاوە کەس بڵێ من جوابەکەی زانم، ئەی پێغەمبەری خوا من جوابێم هەمووی چاوەڕێیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زانێ چییە فەرمێ تەی بەسەر سەریان و یعنی کە تەی لەسەر سەریان بۆیە نە ئەجوڵا وەیە زانی بەسەردارەوە نیشتوێتەوە. پێی ماوەیە بێدەنگ بوو فەرمووی ئەینە سائیل، چێ پرسیاری کرد بۆم بانگ کرد فەرمی ئەوە خەیڕون هو ئەوە خەیڕون هو ئەوە خەیڕون هو ئەوە خەیرە، یعنی پرسیارەکەی پێخۆش بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پرسیارەکە زۆر جوانە شوێنی خوایەتی. پێغەمبەری خوا بە نمونەیەک سەحابەکان و ئێمەش تێگەیەنێ ئەفەرمێ ئەوەی کە ئاسمان ئەیبارێنێ لە بەهارە سەوز و گژوجیای لێ ئەڕوێ حەیوان و ئاژەڵی پێنامرێ، بەڵام ئاژەڵێک ئەگە سەرحی بێ دابەستە نەبێ فێری ئالیک خواردنی زۆر نەبێ لە پڕێکا کە ئالیکی دەسەکەوێ دوو لە ڕووی مەجلیسەکە پێی بەرە بێ بە ڕاست و چەپا جۆ ئەخوا، ئەو نە ئەخوا پێی ئەڵێن جۆ لێی یاوە هەتا وەکو ئەی کوژێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کاتێک هەڵپەی ئاژەڵ بۆ ئالیک ئاوای لێ هاو ئەبێتە مایەی کوشتن و لە ناوچوونی پارەش هەروایە. بەڵام فەرمێ حەیوانێک لە گژوجیای زەوی ئەخوا لەوەی کە لە زەوی دەردێ لە بەهارە لێ ئەخوا و لێ تێرەکە کەلەکەی لێ پڕەکە. زۆر جوان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەفسیری واقعەکە ئاوی بەسەر ئاخواتەوە خۆیەیاتە بەرخۆر و ڤیتامین دی وەرەگرێت و تاقەی پێ وەرەگرێ ئینجا ئەچێ خۆشی بەتاڵەکاتەوە. ئەم حیوانسکی خۆیان فەرمێمە پێی قەڵەوا بێ و پێ و گەورا بێ ئەمە حلوەتون خەضیرە، ئەمە ئەو پارە شیرینەیە ئەو سەوزە شیرینیەیە کە ئەیخوات و پێی قەڵە و بێ پێی گەورا بێ پێی گۆشتەکە. نمونەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت ئەگەر ئینسان بزانێت چۆنی خوا چۆن خۆیاتە بەرخۆر چۆن لی سرفەکە چۆن بەکاری هێنێ چۆن وەرەگرێ پارە ئەم شیرینی و سەوزاییەیە کە ئیسفادەی لێ ئەکرێ. ئەوەی کە نەشزانێ بەکاری هێنێ خۆی ئەدا بە کوشتن لەسەری و هیچیشی دەچین نابێ خۆشی و ماڵەکەش ئەوە کورد دەڵێ سەر و ماڵی تیاچێ. الله نمونەکە چەند جوانە بۆ ئەوەی کە تووشی ئەمە نەبین ئەبێ چی بکەین ئەبێ بەجوێی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم نەک بەجوێی ئاغا و گەورەکان کە ئەڵێ ئاغای تەماعکار هەر ئەڵێ بیدە، ئاغای تەماعکار هەر ئەڵێ بیدە گا بەجۆ بمرێ ئەو جا شەهیدە. ئەمە توانجی بێدەوڵەتیە منیش کە بمبێ گوێم لە من نییە، بێدەوڵەتیە وا بێکارە بووین، بێپارەییە پارە پارە بووین، پارەمان نەبێ بەچی ئەخوێنی. الله مازە بیرمەر سبحان الله سی ئەم پەردە کوردواری جوانانی کۆ کردوتەوە کە هەمووی لەگەڵ قورئان و سونەتا مطابقە چەند بە جوانی تعبیری لێکە. لەو کاتەیە باسی چیەکە؟ باسی حەدیسەکەی پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم لەو کاتەیە باسی خوێندنەکە. فەرمێت چی؟ فەرمێت ئاغای تەماعکار هەر ئەڵێ بیدە گا بەجۆ بمرێ ئەو جا شەهیدە. ئەمە توانجی بێدەوڵەتیە منیش کە بمبێ گوێم لە من نییە، بێدەوڵەتیە وا بێکارە بووین، بێپارەییە پارە پارە بووین، پارەمان نەبێ بەچی دەخوێنین، ئاو نەبێ درەخت بەچی ئەڕوێنین. پارە و تەیارە هەر وەکو یەکوان ئاشکرا و پەنهان جەوەنی هەوان بە هەوای بەرزی پیاو ئەجوڵێنن ئەوی سواریان بێ ملی ئەشکێنن. جا نمونەکەی زۆر جوانە ئەڵێ پارە و تەیارە هەردوو وەک یەکوان ئاشکرا و پەنهان جەوەنەی هەوان، یعنی هەردووکی ئینسانە باتە هەوای خۆیەوە بە هەوای بەرزی پیاو ئەجوڵێنن ئەوی سواریان بێ بۆ بەرزیە ملی ئەشکێنن. سلام علیکم ورحمة الله
وبركاته.